لە ناحەی خوورماڵین بە تایبەت لە گەڕێکی داڵانین گەڕێکی داڵانی لە ساڵی 1970 لەگەڵ داگررتنی گوندەکان بۆ کۆمەلگە زۆرە بلەکان کە نیشتەجێکران ئێرە گەڕێکێکی یەکێکە لەو گەڕەکە ئانەی کە بە زۆرە ملەیە خەڵکەکەی لە گوندەکان داگیران و لێرە نیشتەجێ بکراون لەو ساڵەوە تاوەکو ئێستا ئەم گەڕەکە یەکێ لە گەورەترین گرفتەکانی گرنەبوونی پرۆژەی ڕێگاوبانە بە تایبەت کرتا و شەسا دیارە ئەم پرۆژەیە گەرچی زوو خراە بواری جێبژەکردنەوە بەڵام بەهۆی نەبوونی بوجەوە ڕایگیرا لە ئێسادا خۆشببختانە پرۆژەکە لەسەر بودجەی ساڵی 2022 جارێکی دیکە گەشت قۆناغی کۆتایی و قۆناغی کرتاوکردن دەستی پێکرۆ وەکو دەبینرێت لە ئێساداوە کرتاوکردنی گەڕێکی داڵانی دەستی پێکرۆ و مانگاوە تا کۆتایی پرۆژەکە بەردەوام بێت خێڵان خانم لەگەڵدایە بەڕێبەری گشتی بەڕێبەتی گشتی شارەوانی هەڵەبجە خێڵان خان ئەم پرۆژەیە بودجەکەی بای چەنە بۆچی ئەوەنە دواکە بۆ نمونە گەڕێکی داڵانی بڕیاروا بوو لە سەر بودجەی من بۆ نمونە ساڵی 2010 پێمان وابێ جێبەجێ بکرا بۆ 13 ساڵ دواکە و گرفتەکە لە چیا بوو چۆن ئێستا توانیتان بەگەڕی بخەنەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان ئەم پرۆژە لەلایەن کۆمپانیای پاراوە جێبەجێکرێت بە پرۆسی تەندەرینە تێپەڕیوە و بودجەکەشی ملیارێک و 600 ملیۆن دینارە و ئەم دواکەوتنی پرۆژەکەش بەڕاستیە گەڕێتەوە بۆ قەیرانی کە لە کوردستانە دروست بوو هیچ سەبەبێکی کە نییە و ئەم پرۆژە سەر بە بودجەی ساڵی 2022 بەڵام خۆتانەزانن ئەو قەیرانش کە ڕووی لە هەرێم کردووە ئێمەش بێبەش نەبووین لەبەر نەبوونی پارە لە بانقەکانە نەمانتوانێت پرۆژەکە لە کاتی خۆیان تەواوکەین سپاس بخوا ئێستا پرۆژەکە لە سا چلی تەواو بووە تقریبەن تا 2 هەفتەی داهاتووە چێتە لە سا هەفتە و کۆنتترین گەڕێکی شاری خورماڵە نزیکی 45 ساڵم گەڕەکە هەیە و قرتاوان بۆ نەکرا و حەقی خۆیانە یعنی خەدەماتێکی سەرەتاییە بەڵێ بەڵام ئێمە داوا لە بردن لە خەڵکی خورماڵەکەین لەم گەڕەکەشەکەین کانێشە لە دەسەڵاتی ئێمانە لە توانای ئێمانە ئێمە هەوڵی خۆمانەین بە زۆر جار هەوڵەکانمان بەڕاستی ناگاتە نەتیجە بە حکومی ئەو کێشانی کە لە هەرێمە هەیە. خێڵان خان لە ئێسادا لە سنووری بەڕێبەتی گشتی شارەوانی هەڵەبجە چەند پرۆژە بەگەڕ خراونەتەوە بای چەندێک بودجە واتە شارەوانی بۆ ساڵی 2023 چ پلانێکی دیکەشی داخسۆتە بواری جێبەجێکردنەوە گەر بودجەتان بۆ بێت. ئێمە ئەم ساڵ نزیکی 3 پرۆژەیەکەمان چۆتەوە بواری جێبەجێکردن هەری ساڵی 2022 لە سیروانیش بای 750 ملیۆن پرۆژەمان هەیە حاليا ئیشەکەن و دەست بەکار بوون چەند مانگەکە لە تەوێڵەش دیسانەوە هەر پرۆژەی قیر و شۆستە و ئاوەڕۆمان هەیە لەوێژ لە تەواوبوونایە ئەوەی بیارەشمان بەردڕێژکردنی ناو بازاڕی بیارە بەشی دووەمی و دروستکردنی نافورەیەک کە لە ناو بازارەکەی بیارە دروست سەکرێت ئیشەڵا ئەویش لە 2 هەفتەی داهاتوە دەست بەکارەوێ. پلانی ساڵی 2023 بۆ بودجە چیتان داخڵ کردووە؟ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ساڵی 2023 بایی 13 ملیار پرۆژەمان داوا کردو و نردومانە بۆ وەزارەتی شارەوانی بەڕاستی زۆر بەدواداچوونمان کرد تەکلیفمان کرد کە ئەو 13 ملیارەمان بۆ کەم نەکرێتەوە خۆش بەختانە وەزارەتی شارەوانی بودجەکە ئێمەی کەم نەکردوێتەوە یان 13 ملیارەکەی نردووە بۆ وەزارەتی پلاندانان بەڵام سەردانی وەزارەتمان کردەوە بۆی بزانێ چیمان بۆ کراوە چیمان بۆ نەکراوە هەمووی وەساوەتە سەر پەسەندکردنی بودجەی عێراق هەتاوەکو لەلایەن عێراقەوە بودجە پەسەند نەکرێ نازانین چەندێ پرۆژەمان بۆ کرێت بەس ئێمە وەکو پلانی خۆمان و داواکاری 13 ملیارمان نردووە. دەستەکانە خۆش بێت زۆر سپاس خێڵان خان بۆ زانیاریانە هەر بشی دیارە هەر لە ناحەی خوورماڵ بەهۆی نەبوونی بودجەوە لە ئێسادا بای نزیکەی 2 ملیۆن دلاری دیکە پرۆژە ڕاگیراوە گەر بێت و بودجەکان بۆ بەڕێبەتی گشتی شارەوانی هەڵەبجە خرج بکرێت دیارە ئاوادارێکی باشتر ڕوو لە سنووری پارێزگای هەڵەبجە و ناحەکانی چواردەوری دەکات و بەڕێبەتی گشتی شارەوانی هەڵەبجەوەکو بەڕێبەری گشتی ئاماژەی پێکرد لە ئێسادا داوای بودجەیەکی 13 ملیار دیناریان کردووە ئەگەر بێتەوە بودجەیان بۆ خرج بکرێت هەڵەبجە دەباتە قۆناغێکی دیکەوە کە پێشتر بەهۆی نەبوونی بودجە بەهۆی قەرانی دیاراییەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە 200 پرۆژە ڕاگیراون.